السلام علیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. سڵاو و ڕەحمەت و میهری خوددا بڕژێ بەسەر دڵەکان. پاشای جەستە دڵکاتێک سوڵتان لە بەردەم پاشای پاشەکاندا دەگریت. ئەی خاوەن شکۆیەکی شکاو، تۆ دەزانی لە ناو سنگتدا چ پاشایەکی مەزن نیشتەجێیە؟ پاشایە کە ئەگەر فەرمان بدات چاوەکانت ئەسرین دەڕێژن، ئەگەر فەرمان بدات قاچەکانت بەرەو مزگەوت ڕادەکەن و ئەگەر فەرمان بدات سەرجەم ئەندامەکانت کوڕنوش بۆ زاتی ئەڵڵا دەبن. بەڵام ئای لەو ڕۆژەی کە ئەم پاشایە نەخۆش دەکەوێت، ئای لەو ڕۆژەی ئەم پاشایە ببێتە کۆیلەی ئارەزوەکان و لە تەختی خوداناسی بێتە خوارەوە. بڕوانە فەرمانی پێغەمبەری خۆشەویستمان صەڵی الله عەلەیه وسەلەم بۆ ناسینی ئەم پاشایە. پێغەمبەری خوددا دەفەرمێت ئاگادار بن لە جەستەدا پارچە گۆشتێک هەیە، ئەگەر ئەو چاک بێت هەموو جەستە چاک دەبێت و ئەگەر ئەو تێک بچێت هەموو جەستە تێک دەچێت. ئاگادار بن ئەم پارچە گۆشتە دڵە. ئەی نەوەی ئادەم، سەیری دەستەکانت بکە، سەیری چاوەکانت بکە. ئەگەر تاوان دەکەن بزانە پاشاکەی ناو سنگت خیانەتی کردووە. ئەگەر پاشا ڕازگۆ بێت، سوپایەک کە ئەندامەکانی جەستێ هەرگیز ڕوو لە قەدەغەکراوەکان ناکەن، هەرگیز ڕوو لە نافەرمانی خوددا ناکەن. ئەی بیرت لەو ڕۆژە کردوتەوە کە تەنیا پاشایەک سەلامەت دەردەچێت؟ بڕوانە بزانە چۆن زاتی ئەڵڵا لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت لە قیامەت نە پارە، نە جەستە، نە هێز، نە ناوبانگ فریاد ناکەوی. تەنیا یەکشت دەبێتە بلیتی ڕزگاری. یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەو ڕۆژەی نە ماڵ نە منداڵ سوود ناگێنن، تەنیا ئەو کەسە نەبێ کە بە دڵێکی سەلامەتەوە دێتەوە خزمەت خوددا. دڵی سەلامەت، بەڵێ دڵی سەلامەت، واتە ئەو پاشایی کە تەنیا یەک پەرستراوی هەیە، ئەو پاشایی کە ژەنجی تاوان نەیپووکاندووەتەوە. ئای خودایە، کوا دڵمان سەلامەتە؟ دڵمان پڕە لە چینە، پڕە لە دنیایەک کە هێندەی باڵی مێشولەیەک لە لای تۆ نرخی نییە. و بڕوانە لە خوددا ناسان و عاریفان چۆن لە ڕێی خوددا سوتاون. بڕوانە ئیمامی غەزالی دەفەرمێ دڵ وەک پاشایەکە و ئەندامەکانی جەستە وەک سەربازێکن. ئەگەر پاشا پاک بێت، سەربازەکان خزمەتکارێکی دڵسۆزن. بەڵام ئەگەر پاشا گەندەڵ بێت، خیانەتکار بێت، ئەوە وڵاتی جەستە دەبێتە وێرانە. هەروەها حەکیمەکەی سەلەف دەفەرموێ حەسەنی بەسری دڵەکانتان بپشکنن چونکە ژەنگ دەگرێت وەک چۆن ئاسن ژەنگ دەگرێت، وە سڕینەوەی ئەو ژەنگەش تەنها بە گریان و یادی خوددایە. جا بزانە ئەم مانگە ساتێکە بۆ تێکشکانی ڕۆح و گریان. ئەی ئەو کەسەی کە پاشای دڵت لە ناو زیندانی غەفڵەتدا بەستراوەتەوە، چەند شەوت بەسەردا ڕۆیی کە بە یادی خوددا یادت نەکرد، چەند جار بانگ دراو ئەم پاشایە لە جێی خۆی نەبزووە. خوێن لەو دڵە بێت کە بۆ مردنی ئازیزان دەگرێت، بەڵام بۆ دوورکەوتنەوە لە ئەڵڵا هەر لەرزەیەکیش ناگرێت. بگری بۆ ئەو پاشایی کە بووەتە کۆیلەی نەفس، بگری تا ئەو کاتەی تەمی سەردڵت دەڕەوێتەوە. دەزانیت بۆچی دڵت تەنگە؟ چونکە پاشا غەریبە، چونکە پاشا لە جێگەی ڕاستەقینەی خۆی نییە. جێگەی دڵ لە لای خوددایە، نەک لە لای خاک و خۆڵی دنیا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه.